تا ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە 7113 کەس لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. زۆرترین ژمارەی مردنیش لە پارێزگای سلێمانی بووە کە 3047 کەس گیانی لەدەستداوە. دوای ئەوەش پارێزگای هەولێر دێت کە 2045 کەس گیانی لەدەستداوە. لە پارێزگای دهۆکیش 1775 کەس گیانی لەدەستداوە. کەمترین ژمارەی مردنیش لە پارێزگای هەڵەبجە بووە کە 246 کەس بەهۆی ڤایرۆسەکەوە گیانی لەدەستداوە. هەر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکەەوە لە تەواوی هەرێمی کوردستان 380807 کەس تووشی ئەو ڤایرۆسە بوونە. لەو ژمارەیە 372231 کەسیان چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە نێو خانەوادی خۆیان. لەو ژمارەیە 130771 کەسیان لە پارێزگای سلێمانی بووە. لە پارێزگای دوهۆکیش بە هەمان شێوە 129421 کەس تووشی ڤایرۆسەکە بوونە. لە پارێزگای هەولێریش 113254 کەس توش بوونە. لەگەڵ ئەوەشدا لە پارێزگای هەڵەبجە کەمترین حاڵەت تۆمارکراوە کە 7361 کەس بووە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێشتر ڕایگەیاندبوو باشترین ڕێگا بۆ بەرگریکردن لە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە وەرگرتنی ڤاکسینە. بۆ ئەوەش تا ئێستا زیاتر لە 1 ملیۆن دانیشتووی هەرێمی کوردستان ژەمی یەکەمی ڤاکسینیان وەرگرتووە. 720,000 کەسیش ژەمی دووەمیان وەرگرتووە. بۆ یەک لایکردنەوەی دەرئەنجامەکانیش وەزارەتی تەندروستی تا ئێستا 3,669,805 پشکنینی بۆ هاوڵاتیان کردووە. لە ژمارەی توشبوانیش لە تەواوی هەرێمی کوردستان 61% لە ڕەگەزی نێرن و 38% لە ڕەگەزی مێن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.